Your student, if you want to come here to define about the flood, is phenomenal. خێربێن سەرەتا عەزێتان کێشاوە کە لەگەڵ ئێمە بەشدارن لە گواستنەوەی وەقایع مؤتەمەرەکەمان. ئامانج لەو مؤتەمەرە بەڕاستی ئێمە لە مامۆستایان لە بەشی جوگرافیا زۆر جار هەستمان دەکرد خەلەلێک هەیە لەلایەنی زۆر کێشە هەیە مەسەڵەن مامۆستایانمان توێژینەوەی دەربارە دەکەن لی دەکۆڵنەوە پێوەی ماندی دەبن بەڵام دائیمان دەبێتە چی دەبێتە کتێبێک و لەسەر ڕەفی کتێبخانەکان دەکەوێتن ناگاتە لایەنی پەیوەنددار تاوەکو بڵێن ئێمە ئەوەمان کردوم چارەسەری ئەم کێشەیەمان کردەوە کۆمەڵێک کێشە هەیە کۆمەلگای کوردستانی و عێراقی و جیهانیش بەدەستیەوە دەناڵێنێتن هەندێک کێشەمان هەیە لەسەر ئێمە وەکو جیهان تێیدا بەشدارین هەندێک هەیە تایبەتە بە عێراق و ئێمە هەندێکە تایبەتە بە کوردستان ئێمە هەوڵماندا بیرۆکەی ئەم کۆنفرانسە زەخکردنەوەی ئەو کێشانە بوو و دۆزینەوەی چارەسەری گونجاو بوو بۆیان وەگەیاندنی ڕاستپاردەکانمان بۆ لایەنی پەیوەنددار تاوەکو بڵێن ئێمە وەکو زانکۆ ئەمە ڕۆڵی ڕاستەقینەی خۆمانە ڕۆڵی ئێمە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگایە لە هەموو ڕوویەکەوە لە ڕێگای توێژینەوەی زانست بەڵێ مەرزبەت بەرپرسانی باڵا نوێنەری هەموو دەستگا فەرمیەکانی حکوومەت لێرە لەگەڵمان ئامادە بوون لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار نوێنەری سەرۆکی ئیدارەی سربەخۆی سۆران و نوێنەری بڵێن فەرمانگە پەیوەنددارەکان و لەگەڵەوەشدا نەخێر هەندێک کەم و کوڕی هەبوو دەبایە هەندێک لە بەڕێزان ئامادە بووبانە بەڵام وجودیان نەبوو کە زەڕوو بوو وجودیان چکە ئامانج لە کۆنفرانسەکە گەیاندی ڕاستپاردەکانە بۆ بەڕێزیان بۆ ئەوەی ببێتە نەخشە ڕێگایەک و سوودی لێ ببینن. 25 is available in Iran, and maybe Iran is high-risk country and facing international. بێگومان لەم کۆنفرانسیان نزیکەی شتا توێژینەوە بەشدارە لەم کۆنفرانسیە ئەوەی بابەتی کە پەیوەندی بخۆمەوە لەسەر گۆڕانی ئاوهەوایە ئاراستەکانیان گۆڕانکاری لە بڕی دابارین بە تایبەتی لە پارێزگای سلەیمانی لەسەر بابەتێک کە بە چەند دەرەنجامێکی شوین پێشکەشی کۆنفرانسەکەمان کردووە. بێگومان کێشە ژینگی زۆرمان هەیە لە کوردستانە هەروە لە هەموو جیهانیشە بە تایبەتی وڵاتانی جیهانی سیان بەدەست زۆر کێشەی ژینگی ڕۆن لەوانە پیسبوونی ژینگە پیسبوونی ئاو کەمبوونی سەرچاوەکانی ئەومانە هەمووی بۆی کەم تەرخەی مرۆڤ یاخود ناتەندروستی هەڵسوکەوتی مرۆڤ بەرامبەر بە ژینگە کراوە بێگومان چارەسەرکردنەکەشی پێویستە بۆی کە مرۆڤ هەوڵ بات ینی خۆی زیاتر لەگەڵ ژینگە بگونجێنێت کێشەکان چارەسەر کات هەروەها هەوڵ بات لە ئوستوب یاخود لە شێوەی ژیانی خۆی بگۆڕێت بەم شێوەی ژیانی کە ئێستا بەردەوام بێگومان زیانێکی زۆر لە ژینگە دەکات. دیارە ئاوی ژێرزەوی یەک لەو دەرامەتە سروشتێک گرنگانەیە کە بەو ساڵانەی دوایی لە ئەنجامی خراپ بەکارهێنانی مرۆڤەوە تووشی زەرمەند بووە ئەویش ئەوەیە کە ئاستەکەی زۆر کەم بوویتەوە بەپێی ئەو لێکۆڵینەوەوانەی کە بەراورد لە نێوان 30 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا کراوە ئەوەیە کە ئاستی ئاوی ژێرزەوی نزیکەی 30 تا 40 مەتر دابەزیە کە ئەمەش مەترسێکی گەورەیە دەکرێت ئەمە لە ڕێگەی ئەو توێژینەوانەی کە توگرافی ناسان ئەنجامی دەدەن بە تایبەتی لەو کۆنفرانسە بتوانین ڕێگری بکەین لە زیاتر بە هەدەردان و بە فیرۆچینی ئەو سامانە گرنگە هۆکارەکەی دەکرێت برێن دوولایەنە بەشەشیان پەیوەندی بە گۆڕانکاری کەش و ئاوەها هەیە کەمبوونەوەی دابارین هۆکارێکە لەکەوە دەکرێت برین هۆکارێکی سروشتیە مرۆڤ تاوانی نییە هۆکاری دووەم مرۆڤ تاوانبارە خراپ بەکارهێنان و خراپ بەڕێوەبردننی دەرامەتی ئاوە لە هەرێمی کوردستان کە ئێمە بەردەوام پەنا دەبینین بۆ ئاوی ژێرزەوی لە کاتێکا کە بۆ نمونە ئێمە کاتێک کە پارچە ئەرزێکمان هەیە دەبی ئەو خاڵە زۆر باش بزانین تەنیا سەرزەویەکە ئیمەیە ژێرزەویەکە ئێمە نیە ئی مڵکی گشتیە بۆیە تەسەوڕەتی زۆر غەرەتەیە کاتێک ئەمە خاوەن داری لە زەوی دەکەین وەهاز دەکەین ژێرەکەش خۆمانە دەین بێ ویژدانانە دەین ئاوی لە ژێرزەوی دەردەینین و یەدەگەچی استراتیزی گرنگ بە فرۆ دەدەین. 723 mm for the Arab watershed. طبعا ما قالك آريش هيتهن قالك مشكلة جنجة هما هين الكردستاني أما كجغرافي ناس رولك مازن وكاريجر وتايبت ما هي چونك أمشين أم بشكدار بين بشكشكرنا يا چارەسەریە بۆ وان آريشا أفروكا وكوهند بينن رول جغرافي ناسا وان يعني بشكشكرنا چارەسەریە بۆ وان آريشة أمنو كا چل هرم بيتن چل عراق بيتن
بیتن چل منطقی بیتن چل عالمی بیتن همشین پشتگداری تدا بکن و چاره سریا بو وان آریشا ببینین وکو پشتگدار مجی وکولینا کا پشکیش کری السر ملائم المکانی عن suitability الناف باجی را دا امچوا خدمت یا باخچه امد ناف گرک دانشجویان دا پشکشی خلقی بگین کارینانا نیترین تقنیان تکنولوژیا سردمیانه او ام ویژن سیستم پیزانی جغرافی آنجی GIS اکید هک ام الوان آریشا خو نگین خودان چاره سریه بو نبینین روش بروج د برای زیاد بونه چن او زیاد بونه د کاریگری که تسر جیانا هر اکشمل کاریگری که تسر جیانا من کاریگری که تسر جیانا او جیل نی او بیتن یعنی ام بجین زارو گت مجی و حتی چندین سال دیجه که ام افرو چاره سر نکین حتی 100 سال دیجه ام د توشی نخوشیا بین د توشی آریشا بین د توشی گله گیر و گرفت بین که ام افرو که مشکلت خو حل نکین